دێنە سەر چاوەری پرۆگراممان کە ئەم بەیانیە سەبارەت بە بڵاوکردنەوەی کتێبی دەواازەیەک بۆ شانۆی منداڵان قساکەین کام کتێبە باس لە ئاماژە و یاخود ئاماژە پەروەردەیەکان و ڕاگەاندنەکان لە دەقی شانۆی منداڵان دەکات. هەروکو لە سەرەتا ئاماژەمان پێکردکەم بەیانیە بابەتە ئەدەبیەکان نووسین و یاخود نووسەران گرنگێکی تایبەتیانە بێت لە چوارچەوەی ئەم پرۆگرامەیان بۆیە تەوەرێکی تەواو گرنگ بوو کە باز لە کار و چالاکیەکان بکەین بۆ منداڵان ڕۆژانە بینی نەبیستین کە چەندین بابەت و کتێب هەر لە وەرگێڕانەوەتان نووسین و داڕشتنەوەی کتێبەکان کاری بۆ کرێ بەڵام ئەوەی بۆ شانۆی منداڵانە یاخود ئەدەبیاتێک تایبەت بێ بە تێگەیشتنی منداڵان ئەمە کارێکی ناوازە و تایبەتە بۆیە میوانداری بەڕێز کاروان عەلیمان کردووە کە نووسەری کتێبێکە بۆ شانۆی منداڵان. کاکاروان بەخێراتی ئەم کاتت باش بەیانێکی باش بۆ تۆ. بەیانی ئەوەش باش بەخێراتی باری باش. کاکاروان من هەر کاتێ میوانێک کە ئەبێتە میوانی پرۆگرامەکە دڵخۆشم کە بۆ جاری دووەم و سێم بێت کەواتە ئەمەوە کات نیشانی بدات ئەم میوانە بەرهەمدارە ئەم میوانە بابەتی نوێ و پلانەکانی کە لە ڕابردوودا باسی کردو ئێستا جارێکی دیکە چۆتە بواری جێبەجێکردنەوە و هاتۆتەوە لای ئێمە سپاس بۆ تۆ بەخێر بی. سپاس بۆ ئێوەش بە هیوام میوانێکی ڕۆحسووکی سەرجەمبینەرانمان بین و بەهۆی پرسیارەکانی ئێوە بتوانین زۆرترین زانیاری لەمەڕ ئەدەب و شانۆی منداڵان بگەێنین. زۆر کەواتە بابزانین شانۆی منداڵان و شازادە بچکۆلەکە ئامانجی چییە؟ چۆن ئەم کتێبە نووسراوەتەوە؟ چۆن بەردەستە؟ زانیاری لەسەر کتێبە. شانۆی منداڵان و شازادە بچکۆلەکە پێک دێت لە 5 دقی شانۆیی هەر 5 دقیقە باس لە چەندین ڕووداوی پەروەردە ئاسایی دەکات کە بۆ نمونە منداڵان گۆش و پەروەردە بکات لە ڕێگای دیالۆگەکانی کاراکتەرەکانەوە و ئەو پڵۆتانەی کەوا چێنراون لە ناو دقەکەدا بە شێوەیەکەوە بە تەواوەتی یەکان گیرە لە ڕووی سایکۆلۆژیەوە بچکە ئێمە ناکرێ باس لەمەڕ ئەدەبیاتی منداڵان بکەین و سایکۆلۆژیای لێوە دەربنین هەموو ڕووداوەکان بە شێوەیەکی چنینکاریەکی جوانی بۆ کراوە و ئەم کتێبە لە دەرەوەی وڵات وە لە ناو هەرێمی کوردستانیش خەڵاتی چەند فیستیڤاڵی بردووە وەکو دەق و سوپاس بۆخوا وەکو پراکتیک لەسەر ستەیجەکانی شانۆی منداڵان بە هەمیشەی دەبیندرێت. باشە مامۆستا کاروان تۆ بابەتەکانت زیاتر نووسینەکانت لە بوارێکدایە کە زۆر گرنگ و کاریگەرە ئەویش بۆ منداڵانە کارکردن نووسین زمانی منداڵان تا چەند گرنگی پێدراوە تا چەند بۆ تۆ سەختە پێویستی بە چ میکانیزمێکە پێویستی بە چ زمانێکە کە منداڵ تێگەیشتنی هەبێت. هیچ گومانی تێدانە ئەتوانین هەر بۆ دەست پێ بکەین بۆ ئەوەی کەوا گەڵایەک بنووسین پێویستە دارستانێک بخوێنینەوە ئەمە ڕاستەو خۆ ئەم بۆچوونە لەگەڵ ئەدەبی منداڵان یەک دەگرێتەوە بۆچی چکە ئەگەر بێت و تۆ بتەوێ هەر ئاماژەیەک یاخود هەر ڕستەیەک بۆ ئەدەبیاتی منداڵان بنووسی دەبێت تەواو شارەزایی بنەماکانی نووسینبی تەواو شارەزایی سایکۆلۆژیای منداڵبی و تەواو شارەزایی تەمەنی منداڵبی ئایا ئەم نووسینە بۆ چ قۆناغێکی منداڵانە چکە ئەمەش گرنگێکی خۆی هەیە بۆیە ئەو میکانیزمی کە بۆ ئەدەبیاتی منداڵان پێی دەنووسرێ یاخود بە شێوەیەکی گشتی ئەگەر چیرۆک بێت ئۆپەرێت بێت هۆنراوە بێت یاخود دەقی شانۆی بێت ئەبێ زمانەکە زمانێکی کورت و پوخت و ڕەوان بێت ئەمە بۆچی بۆ ئەوی منداڵ بە ئاسانی بەبێ گرێ و گۆڵ بەبێ زمانێکی لێڵ بتوانێ مەبەست و ئاماژە پەروەردەیەکانی کە نووسەر بە جۆرێشتر دەیگەیەنێت بە ئاسانی بگات بە منداڵەکە. زۆر چاکە کاکاروان ئێمە هەمیشاڵین هەر چێکمانویست بە مناڵان بڵین ئەبێ خۆمان ئەنجامی بدەین لە کردەوەی ئێمە ببینن و دواتر ڕنگدانەوەی هەبێ ئەوان ئەنجامی بدەن بەڵام ئەوەی کە لەم باڵین دەقەشانۆیانەی کە لێرە هەیە سیرێکی بەبێ ئەوەی کە خودی تۆ ئەو شتە بڵێ یان ئەو کارە بکەی منداڵەکە لێرە ئەو ڕۆڵە دەگێڕێ کە شتێکیش ڕۆڵ مناڵ ڕۆڵی گێڕا بخۆی چۆنەڵێ لە هزری ئەو مناڵەیە دانیشە لە دەقێکی ئێرەیە بۆ نمونە ئەڵێ فیلەکە هاوڕێکەکەی ون ئەکات ئەڵێ بە کێ بڵین بیدۆزێتەوە با بە سەگەکە بڵین بیدۆزێتەوە کۆچکە سەگ لە ڕێی بۆنکردنەوە ئەو هاوڕێی دەدۆزێتەوە باسی شێکاڵێ سەگ زۆر تایبەتە لە بۆنکردن یعنی ئەم دقا هەم فێرکاریە هەم ئەو منداڵە لە دنیای دەوروبەری خۆی تێگادی تر دنیای ئاژەڵان بێت باخ و گوڵ و دارستان و ئەوی کە لە دەوروبەرێت ئەمێ بڵێم تا چەند کارت کردووە بۆی کە
منداڵ هۆشیار بکەیت و بەم جۆرە دەقەچویتە ناو بابەتەکانەوە. ئەگەر بێت و سیر بکەین بمانەوە منداڵ پەروەردە بکەین ناکرێتەوە منداڵەکە زیاتر بە وشە پەروەردە بکەیت لە ڕووی پەروەردەیەوە پەروەردەی منداڵ ئەبێ زیاتر بەگەمە و تەشویق بێت یاخود بەو کارانە بێت کە خۆی ئەنجامی دەدات هەر بە شێوەیەکی گشتی مرۆڤ سروشتی وایە کاتێک کە تۆ بتەوێت ئامۆژگاری بکەیت کاتێک کە بتەوێت شتێکی پێ بڵێ ئەگەر بەکردە بیبینێ ڕاستەوخۆ ئەو بیر و بۆچوونە یاخود ئەو ئایدایە یاخود ئەوەی کە ئەوێ بە ئاسانتر جێبەجێی دەکات نەوەکو تەنها وشە بێ گرنگی لە دەقی شانۆی منداڵان و بەتایبەت گرنگی ئەم دەقانە بۆ منداڵان چییە؟ منداڵ وا دەکات بۆ خۆی بە پراکتیک لەسەر ستەیج نواندنەکە بکات جگەلەوەی منداڵەکانی سەر ستەیج فێر دەبێت سەدان منداڵی تری بینەر ڕاستەوخۆ چاوی لێ دەکەن ڕاستەوخۆ ئەو ئاماژە پەروەردەیانە ئەو جوڵە پەروەردەیانە ئەو دیالۆگە پەروەردەیانە لەگەڵ ئەو بابەتانەی کە بۆ نمونە ئەکسسوارات و سەر ستەیج و یاخود ڕووناچی و دیزاین ئەمە ئەبێ بە هارمۆنیەک دواتر مۆسیقا یان ئەو گەمە چێژ بەخشانەی کەوا لە ناو نمایشە شانۆیەکە دەکرێت ئەمە هەموو ڕنگدانەوەی پەروەردەی لەسەر منداڵانی بینەر دروستەکە بۆیە دەقی شانۆیی وەکو نووسینێکی ئاسایی نییە ئەبێت تۆ تەواو شارەزایید لەسەر هەموو ڕەگەزەکانی نووسینی شانۆی منداڵان بێت چکە ڕەگەزەکانی شانۆی منداڵان لەگەڵ بنەماکانی نووسینی ئەدەبیاتی منداڵان جیاوازیەکی زۆری هەیە بۆیە پەیبردن بە داق یاخود بتەوێت ئەو ئاماژانەی کە تۆ ئەخنیە ناو دەقە شانۆیەکەوە ئەبێ نووسەر زۆر ورد بێ لە چنینکاری ڕووداوەکانی باشە کاکارۆن ئەم گفتوگۆی ئێمە کە ئێستا دانیشتوین بۆ منداڵێک سەختە ئێستا مناڵێک لێرە بێ لەوانەیە هەر بێزارکەر بێت ئامادە نەبێ گوێمان لێ بگرێت بینین یەم کتێبە بەم شێوازە کتێبێکە گەورەیە تۆ پێم بڵێ بۆ ئاستی چ تەمەنێکە یان ئەمە نووسیوە بۆی کە پەروەردەکاران لەسەر ئەمە بتوان پراکتیزەی پەروەردەکردنی منداڵ بکەن هەر ڕێک مابەستەکە بەم جۆرەیە ئێستا ئەمە دەقی شانۆییە ڕاستەوخۆ منداڵ بە پراکتیک جێبەجێ دەکات بەڵام ئەمە دەواازەیەک بۆ شانۆی منداڵان کە ماستەرنامەیەکە بە پلەی نایاب وەرگیراوە ڕاستەوخۆ بۆ توێژەرانە بۆ ڕیسێرچەرانە بۆ مامۆستایانە کە لە کۆلێژ ئەمە بۆ ئەو کەسانێ بڵێ چکە ئەمە دەقی شانۆیی نییە ئەمە دەواازەیەکە بۆ شانۆی منداڵان ئاوردانەوەیکە لە مێژووی شانۆی منداڵان وە هەموو لایەنە پراکتیکەکانی شانۆی منداڵان و هەموو ئەو بابەتە گرنگانی کە لە شانۆی منداڵان پێویستە لە دەواازەیەک بۆ شانۆی منداڵاندا تێدا دەبینیەوە جگەلەوە ئەمە مامۆستایانی کۆلێژ قوتابیانی ماستەر قوتابیانی دکتۆرا وەکو ڕیفرێنس دەتوانن بە هەمیشەی سوودی لێ وەرگن جگە لە لایەنە پراکتیکەی جگە لەو بابەتە ئاماژە پەروەردەیانەی لە ڕێگای دەقەکانەوە لە ڕێگای ئەو بابەتانێک کە ئەخێنراوتە ناو دەخکەوە بە شێوەیەکی ئاماژە پەروەردەیی ڕوون کراوەتەوە بۆیە ئەم کتێبە ڕاستەوخۆ ناکرێت بچێتە دەست منداڵەوە چکە ئەمە بۆشیە بۆ گەورەیە جارێکی تر کار لەسەر باشە بۆ سەرچاوت پشتت بەچی بەست طبیعی تۆ کاتێکەوەکو ڕیسێرچەر ئەنووسی لە قۆناغی دکتۆرا بێت یاخۆ ماستەر پێویستت بە سەدان سەرچاوی گڵۆباڵی هەیە ئیتر ئەگەر کوردی بێت یاخود عەرەبی بێت ئینگلیزی بێت ئەمە زیاتر ڕەنگە لە سەدان سەرچاوی زیاتری تێدا بە هەموو زمانەکانی جیهان باشە کەواتە ئێستا دەواازەیەک بۆ شانوی منداڵان لە بەردەستی پەروەردەکارانە دەقیش لێرە ئامادەیە و منداڵ ئەتوانێت لەسەر ئەم دەقا نواندن بکات چۆن توانراوە سوودی لێوەربگرێت ئەمە ئێستا بێت لەکوێ بێت جێی تایبەتی خۆی و ئەو شەریکە جێ خۆی چۆنڵ جێگرەوەی خۆی بێت و جێ خۆی بگرێت کوێیە ئایا لە قۆناغەکانی باڵیا خۆت بڵێن لە قوتابخانەکان هەیە لە قۆناغەکانی خوێندنە بێت لە چ قۆناغەکە هەبێ کاری لەسەر کراوە بۆی کە منداڵی ئەکتەرمان هەر لە ئێستاوە پەروەردە بکەین و هەل ئێستاوە شان و کارمان هەبێ طبیعی زۆربەی باخچەی ساوایەنەکان لە کتێبخانەکان وە دەستیان کەوتووە و ئاگام لێیە کە زۆر کات لە مەشهدە بچووکەکان دیمەنە بچووکەکان وەکو ئاماژەی پەروەردەیی مامۆستایان جارێشتر ڕاهێنان بە قوتابیان دەکەنەوە جگەلەوە لە پەیمانگای هونەرە جوانەکان چەندین دەقی لێکراوە بە نمایش و لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر و سلێمانی هەر بە هەمان شێوە و لەسەر جەم کتێبخانەکان دەست دەکەوێت ئێستا ئەوەی کە پێم خۆشە قسەی لەسەر بکەم کە وەکو تۆ چەمکێکت ئاماژە پێکرد ئەڵی لە ئێستاوە بمانەوێت منداڵان پەروەردە بکەین وەکو ئەکتەر ئەمە بەجددی هەڵوێستەی زۆری لەسەر دەوێت ئەمە خەون و خولیای منەکە لە هەرێمی کوردستان ئاوەڕ لەم بوارە گرنگە نەدراوەتەوە کە منداڵ لە تەمەنی بچووکیەوە گۆش بکەی بۆ ئەوەی کەوا ببێ بە ئەکتەر ئێمە ئەگەر سیر بکەین
پەیمانگای هونەرە جوانەکان لە سەی بنەڕەتیەوە قوتابی وەردەگرێت بەڵام ئێمە چۆن وا بکەین فێرگەیەکی تایبەتمان هەبێت چۆن وا بکەین منداڵ وا لێ بکەین کە هەر لە سەرەتای تەمەنیەوە دەست بە نواندن بکات تێکەڵی نواندنی بکەین تەنها تاکە دەواازە ئەگەر نەبێت بە مبالەغە تەنها ئەم کتێبانن کە لە قوتابخانەکان و لە باخچەکانەوە جارێکتر منداڵ بەر ئەمبی ئەجوانە و جاگەر ئەم کتێبانە هێندەی سوودەکەی خۆی بەکارهێنەر سوودی لێ وەربگرێت ئەنی ئەمە بیانوێکت نێشتۆتەوە بۆ مامۆسایەکی هونەر بۆ مامۆسایەکە شانۆ بڵێتەوە لە قوتابخانەیەکە وەکو دەرسێکی وەکووانەیەکی سەرەکی کاری لەسەر بکات کتێبەکە بخوێنێتەوە تا پراکتیزی بکات کاروان بە دەرفەتی ئەزانم بەو پێی کە تۆ باگراوندێکت هەیە تایبەت بە جیهانی منداڵان پرسیاریەوە لێ بکەم منداڵی ئێمە بۆ ئاکتەر نییە مناڵی ئێمە بۆ زۆر جارە بینین ڕاستە نواندنەکە وەکو گەورەیەک وەکو باوکی قساکە بەڵام کاتێک بێتە سەر قسەکردنێک یاخود پێشکەشکردنی بابەتێک یان لەناو هەر دوور نەڕۆین مایکێک ببینێ کامێرێک ببینێ شەرمنترین مناڵی لێ دەرەچێ یاخود کەسایەتێکی زۆر لاوت ئەمە هۆکاری چییە بۆ منداڵی ئەمە ناتوانێت هەستەکانی وەک خۆی دەربڕێ لە ناو کۆمەڵگەیە لە ناو کۆمەڵێک خەڵکە گەورەترین کێشەی ئێمە کە من بۆ خۆم زۆر جار وایە ڕیسێرچم کردووە منداڵانی ئێمە بۆچی گەورە ئاسا قساکەن بۆچی کۆمەڵێک گوشە و چەمک بەکاردێنن کە وەکو گەورەیە وەکو جیهانی خۆیان نییە دوور لە جیهانی خۆیانە ئەمە ڕاستە و خۆ ئەگەڕێتەوە بۆ پەروەردە و گۆشی منداڵەکە لە سێرکڵی خێزانیدا ئەگەر بێت و منداڵێک بە شێوەیەکی تەندروست کۆمەڵێک بابەتی پەروەردەیی دایک و باوکەکە ئەگەر بۆی بخوێنێتەوە یاخود فڕیداتە بندەسی وەکو مفرەدات وەکو یەکە وەکو بابەت منداڵەکە بە دڵنیاییەوە لە جیهانی خۆیدا نابڕێت بەڵام بەداخەوە ئێمە کاتێک منداڵە پێی دەڵێن کوڕمعی بە تۆ گەورە بووی شەرمە نازانم چی کۆمەڵێک چەمکی بەڵێ مەگری تۆ پیاوی مەگری ئەمانە بەجددی چەمکی هەڵەن لە ڕووی پەروەردەیەوە مناڵ ئەبێ لەگەڵ ستێپەکانی ژیانی خۆیان گەورە بکرێ ناکرێت دا ببڕێ لە ئایدیای خۆی ناکرێت تۆ بتەوێ بۆ ئەوەی کەوا منداڵەکەت ئەو حەز خولیایی کە تۆ لە مێشک و لە هزری تۆدا هەیە منداڵەکەت بەو جۆرە مامەڵە بکات ئەمە گەورەترین هەڵەیە هەڵەیەکی تر کە منداڵەکانمان بۆچی وان ئەمە یعنی بەداخەوە ئەڵێم دایک و باوکانی ئێمە کە منداڵ پەروەردە ئەکەن بە شێوەیەکی تەندروست پەروەردەیان ناکەن لە جیات ئەوەی کۆمەڵێک مادە بۆ کتێبخانەکەیان دابنێن کۆمەڵێک مادە بۆ کۆمەڵێک بابەتی ئەکسسوارەتی لاوەشی دادنێن لە مەسوارەت کاروان ئەوە لە لای هیچ دایک و باوکێک نامۆ نییە گەر ئێستا من بڵام ڕەنگە کەسێک نەڵێ نا منوانیم بەڵام زۆربەی زۆری خەڵکی کوردستان هەر بە گشتی سیرێکی ئەوەندەی سەرنجیان لەسەر ئەوەیە کە منداڵەکەی نمرەیەکی بەرز بێنێ لە هەروانەیەکی دیکەی خوێندن سەرنجی لەسەرەوە نییە کە منداڵەکەی وێنە کێشێکی باشە منداڵەکەی کاری نواندنی باشەکات ئەگەر و بابەتانش بکات دڵنیام جاری وایە پێڵێڵێ لە جاتیەوە خەریکی خوێندنەکەەوە بە باشترە جا بۆ ینی ئەم ئاریشەیە ئەم ساڵ لە پرۆگرامەکان من ئەندامی لیژنەی پرۆگرامی دانانی هونەرم وەکو ئەندام ئەم ساڵ بە فەرمی کارمان لەسەر ئەوە کردووە چۆن بتوانین بازنەی 1 و 2 3 وا لێ بکەین منداڵ بە هونەر ئاشنا بکەین و بابەتی هونەری بکرێت بە منهەجێک کەواتە کاری ڕێکخراوە چۆن ڕێکخراوە ئەو ڕێکخراوانی کە لە ناو کۆمەڵگان ڕێکخراوە کۆمەڵگە مەدەنیەکان هی کە هی منداڵانن تایبەتن بە منداڵان کاریان ئەبێت چۆن بێت لەم بارەیەوە تا چەندە هەوڵ دراوە فستیڤاڵی تایبەت بە شانۆی منداڵان بکرێتەوە لە هەرێمی کوردستان هەبێت با منداڵانی بەشەکانی دیکەی کوردستانی گەورەش بێن لێرە لەناو ئەم سەقامگیری کە لە هەرێمی کوردستان هەیە فستیڤاڵێکی گەورە بکرێت گروپی شانۆیەکانمان بارز ببن دەست نیشان بکرێن بڵان ئەمانە هەیە چەندە کار بۆوانە کرا والله تۆ دەست لەسەر قەتماخی برینەکانی من دادنەی بەڕاستی ئەمە خەون و خولیایی منە کە بۆ نمونە فستیڤاڵێکی منداڵانمان بە هەمیشەی هەبێ ئەوەی کە هەیە لە پەیمانگاکان و کۆلێژەکان ساڵانە چەندین نمایش دەبیندرێت یا خود فستیڤاڵی لۆکاڵی دەبیندرێت ئەڵێی ئەمە کاری کێیە ئەمە کاری خێزان و ڕێکخرا و حکوومەت و هەر هەمومانە ئەم کارە پێویستی بە دەستگیری هەیە بەڵێ من برینە ناکولێنەوە من ئەمەوێ هەندێجار زۆر ناخۆشە تۆ شتێک لە دڵایە کەسی بەرامبەر ئەیڵێت و چاریشی پێنیە ئێرە سەکۆیەکە بۆ ئەوی کە دەنگی کەسانی وەکو جەنابەت بگاتە شوێنی مەبەست و پێویست بۆیە ئەڵێ عەساوە عەلا بەشکم من بەجددی هەرچەندە هەموو ژیانی من یەکلایی کردوەوە بۆ ئەدەبیاتی منداڵان و ئێستا شەرکە
قوتابی دکتۆرام دەربارەی ئەدەبیاتی منداڵان ئیشاڵا دەنووسم تێزەکەم هەر لەو بابەتەیە بەڵام ئامادەم تەنانەت لەسەر مادەی خۆشم بێت هەر فیستیڤاڵێک هەر کارێکی ئەدەبیاتی منداڵان لە شانۆ بێت چیرۆک بێت ئۆپەرێت بێت بەبێ هیچ بەرژەوەندیەک شەو ڕۆژ بنێ مەسەر یەک بەس بۆ ئەوەی خزمەت بە منداڵانی کورد بکەم منداڵانی کورد وەکو سامپڵ من وەرم گرتووە بە داتا سەلماندومە یەکێکن لە منداڵە زیرەکەکانی جیهان بۆچی توانای وەرگرتنیان زۆر باشە جگەلەوە لە ڕووی نواندنەوە مامۆستای بەڕێز ئاماژەی بەوە کرد بۆچی منداڵانی ئێمە نواندن بە شێوەی گەورە ئاسا ئەکەن لە ڕووی نواندنەوە توانای ئەدای جەستەیی و فۆنەتیک و زمانەوانیان زۆر باشترە لە منداڵانی تری جیهان بەو پێی هەڵکەوتەی کورد هەڵکەوتەیەکی تۆپۆگرافی زیرەک ئاساییە ئەگەر لە ڕۆ سایکۆلۆژیەکەەوە باس بکەین ئەمە بابەتێکی ترە بەڵام منداڵی کورد کە ئێستا لەم بابەتە گرنگانە بێبەشکراوە بە جددی کەمتەرخەمی حکومەتی هەرێمە و کەمتەرخەمی ڕێکخراوە ناحکومی و حکومیەکانە و کەمتەرخەمی پەروەردەکارانە و بە دەرەجە یەک مامۆستایانی پەروەردەی هونەری مامۆستا لێرە من پێت ببڕم ناخۆشترین شت کە بەسەر قوتابیەت ڕۆژانە ئەوەیە کە دەرسی یاخوب بڵێن وانەی ئارتیان وانەی هونەریان پێسەندرێتەوە بۆ بیرکاریە بۆ عەربیە بۆ کوردی ئەمە دوو جار زیان لە قوتابێکە بۆ پێی کە خۆم مناڵم هەیە و قوتابیە یەتەوە ناخۆشترین ڕۆژی بەسەر بردو یەکسەر بۆم باسەکە لە برەوەی مامۆستای بیرکاری وانەی هونەری لێ بردین هەم ڕقی لە وانەی بیرکاری بوویەوە و لە هەمان کاتیشدا نەیتوانی چێژ لە وانەی هونەر ببینێ ئێوە ئێستا بەرپرسیارەتیتان لەسەر ئەوەتە من ئیتر ئەندامی لێشتم چیەکەن بۆی کە وانەی هونەر بە هەموو جۆرەکان و شێوەکانیەوە جیاجیەکانیەوە جی بکرێتەوە و وانێکی سەرەکی دیاری بکرێت مادەم هەفتەیەکە یەک ڕۆژ هەیە ئەو ڕۆژیان لێم مەبن ئەم هەوڵا بۆ من زۆر جێگای دڵخۆشی بوو کە وەکو ئەندام لە لیژنەی پرۆگرامی هونەری بە فەرمی کار بکەم و لە سەد ئێمە کارمان لەسەر چەند ینی کارمان لەگەڵ چەندین پسپۆر لەسەر ئەوەیە وانەی هونەری هەم بە پراکتیک هەم بە چێش هەم بە گەمە و هەم بە کۆمەڵێک بابەت کە ڕاستەوخۆ لەگەڵ تەمەن و لەگەڵ سایکۆلۆژیای منداڵەکە بنگوجێ لە هەموو بوارەکانی تری هونەر چکە هونەر تەنها مۆسیقانیە بەڵام بەداخەوە منداڵانی کورد کاتێک ئەڵی هونەر ڕاستەوخۆ بیری بۆ لای وێنە چێشانە چێ هەر لە بەشی وێنە چێشان چەندین بەشی ترمان هەیە هەر لە شانۆ چەندین بەشی ترمان هەیە لە مۆسیقا هەر بە هەمان شێوە ئێمە ئینشاءالله بە شێوەیەکی ئاسان و بە شێوەیەکەوە ڕاستەوخۆ لەگەڵ تەمەنی منداڵەکە بگونجێ هەوڵ دەدەین لەم سێ بازنەی پەروەردەی هونەریەدا وانەیەکی تێر و تەسەل پێشکەش بە حکوومەتی هەرێم بکەین و ببێت بە پرۆگرام بۆ هەرێمی کوردستان کاروان من ئەمەوێ کۆتایی دانیشتەکەمان بەوە بە هیوای ئەوە بخوازین جارێکی دیکە جەنابەت میوان بی لێرە سەبارەت بە فستیڤاڵێکی گەورە میوانداریت بکەین کە لە کوردستان ڕێکخراوە بۆ منداڵانی شانۆکار منداڵانی بەشەکانی دیکەی کوردستانیش لێرن و باسی ئامادەکاریەکانی فستیڤاڵەکە بکەین بە خۆشحاڵیەوە ئەم شانە وەردەگرم هیوادارم وابێ و حکوومەتی هەرێم بەجددی وەکو تاقیگەیەک هەر لە هەموو دنیا چەندین تاقیگەی هەیە بۆ پەروەردەکردنی منداڵ وەکو تاقیگەیەک یاخود ئاوڕ لە چەندین فستیڤاڵاتی ئەدەبیاتی منداڵان بداتەوە هەم بە شانۆ و هەم بە چیرۆک و هەم بە دەقی شانۆیی و نمایشی شانۆیی سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتە بەبارە